سڵاو بینەرانی شارپرێس ئەم کاتتان باش لەگەڵتانین بۆ گواستنەوەی دوایین زانیاریەکانی تایبەت بە بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس لە وڵاتی بەریتانیا و ئەو ڕێکارانەی کە لە ئێستادا لە ئارادایە هەروەک ماوەی پێشتوو کە لە سەرەتای ساڵی نوێوە کەرەنتینی گشتی لە وڵاتی بەریتانیا دەستی پێکردو و بۆ ماوەی زیاتر لە 3 مانگی خایاند لە سەرەتای مانگی سێوە هەنگاو بە هەنگاو کۆتایی هێنان بە کەرەنتینی گشتی لە وڵاتی بەریتانیا دەستی پێکرد و لە ئێستادا بارودۆخی ژیان لە وڵاتی بەریتانیا ئاسایی بووەتەوە ئەمەش دوای ئەوە هات کە لە سەرەتادا قوتابخانە و خوێندنگاکان بەڕووی خوێندکاران کرانەوە پاشان شوێنە گشتیەکانی وەکو ڕێستۆرانت و وەکو باربەرشۆپ و ئەو شوێنانەی کە هاوڵاتیان سەردانیان دەکرد بەڕووی هاوڵاتیان کراوە لە کۆتا قۆناغیشدا لە ماوەی هەفتەی ڕابردوودا سەرجەم مۆڵ و شوێنی پۆشاک و جلوبەرگ و هەروەها یانەکان و کڵەپ و تەواوی مزگەوتەکان بەڕووی هاوڵاتیان لە وڵاتی بەریتانیادا کرایەوە لە ئێستادا بارودۆخی ژیان لە وڵاتی بەریتانیا ئاسایی بووەتەوە و جموجوڵی هاوڵاتیان لە نێو سنتەری شارەکان و لە شوێنە گشتیەکان و لە تەواوی بەریتانیادا ئاساییە و هاوڵاتیان دەتوانن بە شێوازی پێش لە بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس لە نێو لە دەرەوەی ماڵدا هاتوچۆ بکەن و سەردانی ئەو شوێنانە بکەن کە پێداویستی ڕۆژانەی خۆیان تیا بەدەست دەخەن لە سەرەتای کۆتاییهێنان بەم پرۆسەیەدا جموجۆڵێکی یەکجار زۆر لە نێو سنتەری شارەکان و بەتایبەتی ئەو شوێنانی کە شوێنی فرۆشتنی جلوبەرگ یاخود مۆڵەکان یاخود پێداویستیە سەرەکیەکانی هاوڵاتیان بوو و تاوەکو ئەم ڕۆژ قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە ئەمەش وای کردووە کە ئیزدیحامێکی زۆر لە پێش ئەو شوێنانە بەدی بکرێت و ڕێزی هاوڵاتیان هەتاوەکو چەند سەد مەترێک درێژەی هەبووە لە ئێستادا ئامارەکان دڵخۆشکەرن بەوەی کە بە ڕێژەی لە 1970 تاوەکو لە 90 ئاماری توشبوان و گیانەدەستدان لە وڵاتی بەریتانیا کەم بووەتەوە لە ئێستادا ڕۆژانە ئامارەکان ئەومان پێ دەڵێن کە نزیکەی 2000 کەس تووشی کۆڤید 19 دەبن و لەگەڵ ئەوەشدا ڕێژەی گیان لەدەستدان ژمارەیەکی ئێجگار کەم بەدی دەکرێت ئەویش لە 30 یاخود 25 کەس زیاتر تێ ناپەڕێت بەپێی دوایین ئامار و لە دوێنێدا تەنها 21 کەس بەهۆی کۆرۆنا ڤایرۆسیانی لەدەستداوە و 2000 و نزیکەی 100 کەسیش تووشی ئەم ڤایرۆسە بوون ئەمەش پاش ئەوە هات کە حکوومەتی بەریتانیا و بەتایبەتی وەزارەتی تەندروستی هەستا بە ڕێکاری کەرەنتینی گشتی و ئەو ڕێکارە تایبەتانی کە بۆ هاتوچۆکردنی هاوڵاتیان و شوێنە گشتیەکان دانرا بەوەی کە سەرجەم شوێنە گشتیەکان و ناپێویستەکان داخران هاوڵاتیان بەبێ دەمامە وەبێ بێ دەستکێش و بەبێ بەکارهێنانی هانجێڵ ناتوانن سەردانی هیچ شوێنێکی گشتی و هاتوچۆ لە شوێنە گشتیەکاندا ئەنجام بدەن و ئەو شوێنانی کە ناپێویستن بە داخراویمانەوە هەروەها لەگەڵ ئەوەشدا وڵاتی بەریتانیا و لە ڕێگەی زانکۆی ئۆکسفۆردەوە هەستا بە دروستکردنی جۆرە ڤاکسینێک پێکۆتەیەک بۆ دژە کۆرۆنا ڤایرۆس کە لە ئێستادا لە وڵاتی بەریتانیا زیاتر لە 40 ملیۆن هاوڵاتی ئەم ڤاکسینەیان بەکارهێناوە ئەم دوو هۆکارە هۆکاری سەرەکی بوون بۆ ئەوەی کە ڕێژەی توشبوون و گیان لەدەستدان لە وڵاتی بەریتانیا بە شێوەیەکی باش دابەزێت و ئەم هەواڵانەش بۆ حکوومەتی بەریتانیا و بەتایبەتی بۆ هاوڵاتیان دڵخۆشکەرن لە ئێستادا وڵاتی بەریتانیا و بەتایبەتی وەزارەتی تەندروستی و سەرۆکوەزیرانی ئەم وڵاتە چاوەڕێی هەفتەی 5 دەکەن کە لەو ڕۆژەدا دوابڕیار لەسەر کۆتایی پێهێنان بە کەرەنتینی گشتی یاخود درێژە پێدان بڕیاری لەسەر بدەن ئەوەش لەم ماوەیەدا کە هاوڵاتیان لە دەرەوەن و هاتوچۆکردن ئاساییە وەکو تێستێک بەکار ئەهێنرێن ئەگەر ئامارەکان بەم شێوازی کە لە چەند ڕۆژەدا تۆمار کراوە بە ڕێژەیەکی کەم و کەمتر بمێنێتەوە ئەوە گومانی تێدا نییە کە لە کۆتاییەکانی مانگی 5 بە تەواوەتی ژیان ئاساییە بێتەوە و کەرەنتین ڕان ناگەیەنرێت بەڵام ئەگەر بە هەر هۆکارێک ئەم ڕێژەیە بەرز ببێتەوە ئەوە وەزارەتی تەندروستی و بەتایبەت سەرۆکوەزیران
لە ناچاریا بڕیاری درێژە پێدانی ئەم کەرنتینی گشتیە ئەنجام بدەن. ئەمەش لە کاتێکدایە لە وڵاتانی جیهان و بەتایبەت لە وڵاتی هیندستان کە ئامارەکان لەم چەند ڕۆژێ پێشودا ئێجگار ئامارێکی زۆر بەرزیان تۆمار کرد بەوەی کە لە ئێستادا لە وڵاتی هیندستان ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان تووشی کۆرۆنا ڤایرۆس دەبن و ڕێژەیەکی زۆریش گیان لەدەست دەدەن. ئەمەش بەهۆی پابەندەبوون بە ڕێنماییە گشتیەکان و ڕێنمایە تەندروستیەکانی ئەو وڵاتە بوون، قەرەباڵغێکی زۆر، ئیزدیحامێکی زۆر، گوێنەدان بە بەکارنەهێنانی ماسک، بە بەکارنەهێنانی دەستکێش وای کرد کە ئێستا ڕۆژانە زیاتر لە 300,000 هاوڵاتی لە وڵاتی هیندستان تووشی کۆرۆنا ڤایرۆس دەبن و ڕێژەیەکی زۆر بەرچاو بە تایبەتی لەم چەند ڕۆژەی دواییدا بە نزیکراوەی لە 30,000 کەس گیانیان لەدەستداوە. ئەمەوێت ئەم دوو وڵاتە کە بەراورد ئەکرێت بەوەی کە هاوڵاتیان و حکوومەتی بەریتانیا تا چەندێک هەوڵەکانیان بۆ کۆتایی هێنان بەم ئامارە یاخود ئەم نەخۆشیە خستە گەڕ و ئێستا ئەنجامەکەی دەبینن. لەلایەکی تریشەوە لە وڵاتی هیندستان بەپی ئەو ئامارانی کە ئێستا لە بەردەستە، بەپی ئەو جێبەجێنەکردین ڕێنماییانە و پلانەکانی حکوومەت دەبینین دۆخێکی نالەبار لە وڵاتە لە ئارادا هەیە. لە ئێستادا بەپی دوایین ئامارەکانی وەزارەتی تەندروستی لە وڵاتی بەریتانیا زیاتر لە 4 ملیۆن هاوڵاتی کە بە نزیکراوی 4,500,000 هاوڵاتی لە وڵاتی بەریتانیا تووشی کۆرۆنا ڤایرۆس بوون و لەم ڕێژەیەشدا 128,480 کەسیش گیانیان لەدەست داوە لە سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس تاوەکو ئەمڕۆ. بەڵام ئامارەکانی ئەم چەند ڕۆژەی دوایی زۆر دڵخۆشکەرن. ڕێژەکە بە نزیکراوەی لە نێوان 80 بۆ 95% ڕێژەکە دابەزیوە. هاوڵاتیان لە ئێستادا بە شێوازێکی تایبەت و لەم وەرزەی کە ئێستا دەبینین فەسلی بەهارە و دەرودەشت ئامادەیە بۆی کە هاوڵاتیان لە دەرەوە کاتەکان یا خوبشوەکانیان بەسەربەرن کاتێکی گونجاوە. لە ئێستاشدا حکوومەتی بەریتانیا وەزارەتی تەندروستی هێشتا لەسەر جێبەجێکردنی ئەو ڕێکارانە بەردەوام دەبن، بەکارهێنانی ماسک، بەکارهێنانی دەستکێش و هاندجێڵ بۆ هاوڵاتیان کە سەردانی شوێنە گشتیەکان دەکەن و جێبەجێکردنی یاخود پارێزبەندی نێوانیان بۆ 2 مەتر و دروست نەبوونی قەرەباڵغی مەرجەکانی وەزارەتی تەندروستیە بۆ ئاسایی بوونەوەی ژیان لە وڵاتی بەریتانیا. هیوادارم تاک بە تاکی کورد و بە تایبەتی لە باشووری کوردستان چاویان لە جێبەجێکردنی ڕێنماییەکان بێت و بارودۆخی کۆرۆنا ڤایرۆس لە بەرچاو بگیرێت بۆ ئەوەی کە بتوانن ژیانێکی ئاسایی دوور لە توشبوون بە کۆرۆنا ڤایرۆس و گیان لەدەستدان بەسەر بەرن. ئەمە دوایین ئامار و زانیاریەکان و ئاسایی بوونەوەی ژیان لە وڵاتی بەریتانیا بوو. لە ئەگەری هەر بەسەرهاتێک و پێشبینیەکی چاوەڕوان نەکراو ئێمە زانیاریەکانمان لە ڕێگەی شارپرێسەوە بۆ ئێوەی ئازیز دەگوازینەوە.